ڕۆژ نیە لەم عێراقا ئۆتۆمبیلێک بەهۆی گەرماوە گڕنەگرێت و ماڵی خاوەنەکەی کاول نەکات. جارن بزانن قەتەر بۆ حلی گەرمای ئەم هاوینە چی کردووە و لە عێراقیش چی کراوە. قەتەر بەهۆی ئەوەی ناوچەی بیابانی زۆری تایە لە هەینا پلەی گەرماکەیان بە ڕێژەیەکی بەرچاو بەرزە بێتەوە. جا بۆ حکوومەتی وڵاتە تەکنیکێکی بەکارهێناوە بۆ کۆنتڕۆڵکردنی پلەی گەرما. ئەویش بریتە لە گۆڕینی ڕەنگی قیرساوەکانیان لە ڕەنگی ڕەشەوە بۆ ڕەنگی شین. ڕەنگی ڕەشی قیرساو گەرمی تشکی خۆر لە خۆیان کۆکاتەوە هەتاکو 6 پلەی سیلیزی. ئەم پلەیە تەنانەت بنی پێڵاو ئەتوێنێتەوە و زیانێکی زۆر بە تای ئۆتۆمبیلە گەیەنێت. هەروە چواردەورەکەشی گەرمترەکات. بۆیە لە قەتەر ئێستا قیرساوەکان ڕەنگی شین کراون. ئەم قیرە تازەیەکە بەکار هاتووە لە بری ئەوەی گەرمی لە خۆیان کۆبکاتەوە ڕاستەوخۆ تشکی خۆر ئەیاتەوە. گۆڕنی ڕەنگی شەقامەکان بۆ شین لەگەڵی دیمەنێکی زۆر جوانی هەیە. لە هەمان کاتە توانراوە بە سەرکەوتوی پلەی گەرمی ڕێگاوبانەکان 20 پلەی سیلیزی کەم بکرێتەوە واتە تەکنیکەکەیان سەرکەوتوو بووە. هاوکات عێراقیش یەکێکە لە وڵاتە گەرمەکان. لە شارێکی و بەغدادی پایتەختە پلەی گەرما ئەگاتە 50 پلەی سیلیزی و جاری وایە ئەچێتە سەر و 50. هەر بۆیە حکوومەتی عێراق بۆ کۆنتڕۆڵکردنی پلەی گەرمای ئەو شارە تەکنیکێکی بەکارهێناوە. ئەویش بریتیە لە ئاوڕەشێنکردنی شەقامەکان. دانیشتوانی شارەکە ئەڵێن حلی ئەم گەرمایە زیادکردنی سەوزاییە نەک ئاوڕەشێنکردن، چکە ئاوڕەشێنکردنەکە سوودێکی نییە. جا کێشەکە لێرەیە چییە؟ ئەم ئاوە بەخڕا کاتێک ئەژێتە سەر شەقامەکان چکی خۆر بەریەکەوێت و گەرمە بێت. دواتر دەبێت بە هەڵم، واتە هەم قیرەکە گەرمترەکات هەم چواردەورەکەی خۆشی گەرمترەکات. جاگەر قەتەر توانیوێتی بە بەکارهێنانی تەکنیکەکەی خۆیان 20 پلەی سیلیزی کەم بکاتەوە. پێت وایە لە بەغا 20 پلەی سیلیزی زیای کردبێت؟